دکتۆری ئەدگار عەبدولحەمید سعید سپۆری نەشتەرگەری گشتی. ئەمڕۆ لە ئیڤێنتێکی ناوازە بەشداریمان کرد لە تاواری تەندروستی سمارت سەبارەت بە نوێترین زانیاری سەبارەت بە نەخۆشیەکانی شەرپەنجەی غودەی دەرەقی. ئەو خاڵانە بەشداریکردنی پسپۆڕەکانی دەرەوەی وڵات بوو و هەروەها ئەپدەیتی چارەسەرکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی تایبەت بە شێرپەنجەی غودەی دەرەقی باسکران. ئەلحەمدولیلا ئەوەنەی من بزانم تقریبا یەکەم ئیڤێنتە سەبارەت بە تاورێت لە شاری سلێمانیە و ینی شتێکی زۆر مهمە و هەروەها نوێترین شتیش باسکرا. بەڵێ وەکو پێشنیار بۆ داهاتوو باشتر وایە ئەگەر کاتەکەی زیاتر کرێ باشترە. بۆ نمونە لە جیاتوی تاقێک بێت لە بەیانی وتانی ئۆڕۆ چەند ڕۆژێ بخایەنێ بۆی هەموو لایەنەکانی سەبارەت بە بڵێن غودەی دەرەقی کۆنتترۆل کرێ باشترە و هەروەها بەشێکی زۆرتر لە دکتۆرە پسپۆڕەکانی بواری غودەی دەرەقی لە دەرەوەی وڵات بانگەشت کرد.